ئیسا حالێن لە خەسخانەی شارە هەردوو گوچی لە خێزانەکەم وەستاوە. ئەم هاوڵاتیە دەردەدڵی بۆ دراوسەکانی دەکات لەسەر تێکچوونی دۆخی تەندروستی خێزانەکەی کە وەک خۆی دەڵێت بەوەی پێدانی دەرمانی هەڵەوە ماوەی مانگێکە لەژێر چاودێری پزیشکیدایە. هاوڵاتیەکە خاوەنی 4 منداڵە و دەڵێت خێزانەکەی دووجان بۆ بۆی پێدانی دەرمان و چارەسەری پزیشکی هەڵەوە تەندروستی تێکچوو و جگەلەوەی منداڵەکەی لەبارچووە هاوکات هەردوو گورچی لێی سست بوو و زیاتر لە مانگێکە لە نەخۆشخانە لەژێر چاودێری پزیشکیدایە. ئەمەیاندا پێمان زۆر دکتۆرەڵێ بەکار نایە بۆ ژنی حامیلە ئەم پارچە حەپە ئەڵێ بەکار نایە. دوایەوە ئێمە ڕۆی ماسۆنەرماکرد مناڵەکە دڵی لێدا هیچ کێشەیەکی نەبوو. تقریبا 2 ساعت دوایەوە خێزانەکەم کەوتە ئیلاکات یەکسەر بردمە ئولادا لە ئولادەیش ئەمەنە دەرزی مغەزیان دالی بۆ خۆی بووە لە دەستدانی هەردوو گورچی لە ئیسا هەردوو گورچی لە دەستداوە مناڵەکەم مردوو مناڵدانیش دەرکردو ئیسا لە خەسخانەی شارە لێ کەوتو بێهۆشە خێزانەکە بە بۆنەی دەرزیەکە ئەمەنە دەرزیان داوەلی. نازم دوو پزیشکی نەخۆشخانی منداڵبوونی چەمچەماڵ تۆمەتبار دەکات بە گیان لەدەستدانی منداڵەکەی و تێکچوونی دۆخی تەندروستی خێزانەکەی. هاوکات سکاڵای یاسایی لەسەر دوو پزیشکەکە تۆمار کردووە. بەرپرسانی تەندروستی سنوورەکەش دەڵێن لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە بەڵام دەبێت کەسانی پسپۆرت دەرخەری ڕاستی ڕووداوەکە بن و لە چاوەڕوانی فەرمانی دادوەردا دەبن تاوەکو کەیسەکە پێی یاسا یەکلایی بێتەوە. ئێمە چاوەڕێین بەڕاستی دادگا مەجرای خۆی وەرگێ بێگومان دادگا داوای لیژنەی پسپۆڕەکە لەو بارەوە بۆی کە بڕیار درێت چونکە هەتا لیژنە دروست نەکرێ بەڕاستی ناتوانرێ هیچ بڕیارێ بدرێ و ئێمە ڕازین بە هەر بڕیارێکە لیژنەی تایبەت لەو بارەوە هەر بڕیاریشیدا دادگا هەر بڕیاریشیدا ئێمە ڕزامەندین بە بڕیاری دادگا و ناو بەناو لە شوێنە جاجەکان یاریمی کوردستان بەشێک لە وڵاتیان گازندەی هەڵەپێدانی چارەسەر و دەرمان دەکەن. پێشتریش چەندین هەڵی پزیشکی وەک دەستنیشانکردنی نەخۆش باڵە و بەجێهێشتنی کەلوپەلی پزیشکی و لێدانی دەرزی و پێدانی دەرمانی باڵە ڕوویانداوە کە لە ئاکاندا چەندین هاوڵاتی بوونەتە قوربانی. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.